ئەم گوڵە زۆری پێخۆش بوومە چواری کری بوتم بۆ چوارە کریوە چوار لە نەوعەیەک ئێوە حەزم لێ کردووە زۆری دڵ پێخۆش بۆ گوڵانە هەترەوە هەموویان ئەم گوڵە مەتاتە هەشتی کریوە بە هەشتی بۆ کری پیاوەکە ئەمە زۆرە ئێوە نا زۆر نییە قەیناکە حەزم لێ کردووە سندانەکانی شەمە لە بەغاوە بە تایبەتی بۆیان هێناوە هی حەوشەی خۆمان بۆ لەوێ ئەمە زیکرایەتە بۆ منی بەجێهێشتۆ ئینشەڵڵا نەمرم هەمویان نەبەم بۆ خۆی بۆ خڕماڵ بۆ لای خۆی گەنمەتیشم خەڵکی تر هەرێ بێ بیبات بێزگە لە من ئەوە ژووری تایبەتی دکتۆر خۆی بووە ئەمە حتا سەعاتەکەی عینەکەکەی ئەو زەڕەبینە ئەمامەکەی هەلێجی خۆبە دەستمان لێ ناوە چون ژووری تایبەتی خۆی بووە ئەیتر دایمە هەر خەریکی ئێرە و نووسین و ئەوە بووە لەگەڵ ئەو برادەرانە هەر خەریک بووە مێزەرەکەی لەسەر بووی تاچوو بۆ قاهرە کە لە قاهرە گەڕایەوە لە کولیەی جامعەی بەغا تاعین کرا ئیتر ئەمامەکەی دانا مستەفا ئیبراهیم محەممەدەمین ناسراو بە پڕۆفیسۆر مستەفا زەڵمی لە ساڵی 1924 لە گوندی زەڵمی سەر بە هەورامانی باشووری کوردستان لەدایک بووە لە ساڵی 1934 بەدواوە لای مامۆستا ئاینیەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان فێری زانستەکانی سەرف نەحو منتیق بەلاغە بنەماکانی دین فەلسەفە و فەلەکناسی بوو پڕۆفیسۆر زەڵمی لە پاڵ تەواوکردنی خوێندنی ئاینی هەمیشە ئارەزووی بەدەستهێنانی زانست و زانیاری بووە بۆیە لە ساڵی 1965 بەکالۆرەسی یاسای لە زانکۆی بەغدا وەرگرتووە و پاش وەرگرتنی ماستەر لە شەریعەت بۆ وەرگرتنی دکتۆرا دەچێتە میسر لە ساڵی 1940 بۆ مستەفا زەڵمی بووە بە مامۆستا و پێشنوێژی مزگەوتی بن تەبەق ئەم بن تەبەقی هەرمەنی تا ساڵی 1955 لەو ماوەیە کە لێرە بۆ پێشنوێژش بۆ حوجرەی هەبووە فەقێی هەبووە مامۆستای مزگەوتەکە بۆ وانەی وتوێتەوە بە قوتابی ئاینیەکان ئەم مزگەوتە لە سەرەتای ساڵانی 1900 دروست بووە و بەم شێوێژ نەبووی سەر نۆژەن کراوەتەوە ئەمە بریتی بووە لە لێرە حەوشەیەکی هەبووە ئەمەش هۆدەیەک بووە لەسەریشە هۆدەیەکی کە هەبووە یەکەن هی مامۆستا بووە ئەمەشان هی فەقێکان بووە دەرسی تیاوتەوە من پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی لە 1924 زاینیدا لە دەی زەڵم لەدایک بووم لە 1934 چوومە مەدرسە ئاینیەکانەوە 7 ساڵ لە عێراق خوێندومە و 5 ساڵ لە ئێران لە ساڵی 1946 لە کۆیە ئیجازەی مەلایەتیم وەرگرتووە سەرەتا شوم کرد بۆ پیاوە من لە ماڵی باوکم لە خوڕماڵ باوکم و باوکی ئەبوو محەممەد دایکیان خوشکە باوکیشیان برایە کە چوومە زەڵم تەقریبی 8 مانگ ماینەوە چووینە پشدەر
چوونە پشدەن ماڵی ئیسماعیلاغا هات بە شوێنمان نبوو بە مەلای ئیسماعیلاغا لە سەرسیان بەس ما عایلەیەکی زۆر باش بوون ئەهلێکی زۆر باش و ڕێک و پێک بوون یعنی من وەم زانیت چوومەتە ماڵی باوکم ئەوڵە باش بوون تێ 3 ساڵ ماینەوە لە سەرسیان دیەکە ئیسماعیلاغا ئیتر چوونە سلێمانیش 5 ساڵ ماینەوە ئیتر مشکل و مەشاکل دەستی پێ کرد ئیمتیحانی جەشیە بوو بە ئیمان 5 ساڵ لە سلێمانیش ماینەوە امتحانية ناجح بوبا إمامي جيش شوينة جلولة تقريبي 4 سال 5 سال ماينەوە دوای سەورەی 14 تەمووز کرا ئەمە لەگەر زابتی ئەحرارا بوو یادی عەبدولسەلام و عەبدولکەریم ئەوە عەبدولکەریم ئامیر لیوا بوو عەبدولسەلامیش ئامیر فۆجەکەیان بوو زۆر شقیان لەسەر ئەم بوو کە سەورە ئەکەن ئاشکرایان نەکا ئیترە بوو چوونە بەغا ساڵی چەند سەورەی 14 تەمووز تەقریبی ماینەوە هەتا هەموو کولیەی لە 5 بوو سەفی 3 لە خانەقن ئیمتیحاننا وتیتی لێرە نییە بێ خۆم نەقلی بەغاکەم چوونە بەغا 4 و 5شی لە بەغا تەواو کرد دەرێجەی باش بوو هەوڵساری کولی حقوق کرایەوە لە بەغا وەرگیرا ئیترەوە هینی کولەی تەواو کرد و لێ 2 ماتستێری تەواو کرد و دوایەوە وتی ئەمە فایدەی نییە ئیستیقالەیە تەقاعودی نانەش تەقاعودی ئەمە وتیان ئیلا بۆ زابت نەبێ ئەمە قبوڵ ناکەین کەسی ترشی بۆ خوێندن ئەمی زابت نەبوو ئیمان بوو ئیتر ئیستیقالەیە تەقاعود دەرچوو چوو بۆ قاهێرە تەقریبی 3 ساڵ لە قاهێرە مایەوە لە قاهرە لە جامعەی ئەزهەر کۆتایی بە خوێندنەکەی هێنا کەوا دووبارە ماجستێری وەرگرت و دکتۆرای وەرگرت لە شەریعەی ئیسلامیە لە هەمان کاتە نای خۆی تۆمار کردو بوو کەوا دکتۆراژ وەرگێ لە یاسا بەڵام لەبەرەوەی یاسای زانکۆی قاهرە ڕێگەی نەدا کەوا هەردوو بەڵگەنامەکە هەردوو شتەکەی ئاواتەکەی بێت بڕوانامەکەی بدەنێ لەبەرەوەی یاسا ڕێگەی نەدا یاساکەی مایەوە هەتا 2005 دکتۆرای وەرگرت لە یاسا دکتۆر مستەفا زەڵمی لە پێناوی فێربوون و زانست و زانیاریە جوانترین کچی ئەو گوندەی کە لێی ئەخوێنێ بەجێ ئەهێڵێت و ماندوونە ناسانە درێژە بەگەشتی فێربوونەدات. ئەم چۆخایە پیاوێکی زۆر باش بوو ڕۆژێ پێی وتم من وەجا خوێرم تەنیا یەک کچم هەیە ئەویش ناوی زێڕین بوو ماڵ و ماڵاتێکی زۆرم هەیە هەمووی دەدەم بە تۆ کچەکەشت دەدەمێ لێ خوێندن تەواو کۆ بمێنەرە وتم زۆر سپاست دەکەم من بۆ خوێندن هاتم لای خۆمان کچی جوان هەیە بەڵام دەمەوێ لە خوێندن لەم قۆناغەدا نەوەسم ئەبێ هەردوو ئەنزایلمەکە تەواو بکە لە دەستی خۆ تێدەیت جوان بوو زۆر جوان ئەو کاتە من لەوێ بووم ئەنجومەنی کوردەکانی مەهاباد ئەو کاتە من لەوێ بووم ئەو کاتە من لێو ئەنجومەنێک پێکاتبوو لە هەندێک ئاغاکانی موکریان و مامەش و مانگوڕ و ئەنجومەنی سیادەی عێراقی دوای 14 تەمووزی 50 ئەم ئەنجومەنە هەموو ئەرکی ئاسایشی ناوچەکە و ناوچەکانی کوردستانی گرتە بۆ ئەسۆ بەردەوام لە مەهاباددا دەنیشتن یەکێک لە نوێنەرەکانی هۆزی مەنگوڕ عەبدوڵاغای کوڕی خدراغا بوو کە سەرۆکی هۆزی مەنگوڕ بوو لە دێبوکرێ هەفتەی جارێک دەهاتەوە بۆ ماڵەوە شەوەکەی دەهات بۆ لای من شێخ بۆی گێڕامەوە وتی دەوڵەتی شوورەوی وەفدێکی ناز بۆ مەهاباد داوای کرد لە هەموو ئاغاکانی مامش و مەنگوڕ و موکریان و شنە و لاجان کە کۆبنەوە لە مەهاباد وتی لە پاش ئەم کۆبوونەوەی وەفدەکەی دەوڵەتی شوورەوی ئیتیحادی سۆڤێتی وتارێکی دا و داوتی ئێمە هاتووین داواتان لێ دەکەین کە بۆ مامڕوو بکەنەوە ئێوە چیتان دەوتی هەرێکێ لە ئاغاکان لیستی
لیستەیەکی دەرهێنا بە ناوی دیەکەوە داوایان دەکرد کە کۆپینیان بۆ زیادکەن. کۆپین بریتی بوو لە کاتی وەرگرتنی خواردەمەند، چونکە ئەو کاتە کە دەوڵەتی شوورەیی حکمی سەرەوەی ئێرانیان دەکرد خواردنیان دەدا بەپێی کۆپین. وتی سەرۆک وەفدەکە زۆر سەرساموتی ئێمە هاتوین خواستەکان تابەر بگرین لە بابەت دەوڵەتی کوردیەوە ڕزگار بن لە حکمی فارسەکان کە چیەوە داوای کۆپین دەکەن. لەو ماوەیەدا کە لە دێبوکرێ بووم 3 جار چوومە ماڵی قازی محەممەد خوا لێی خۆش بێ، پیاوێکی باڵا بەرز و سوور و سپیر بوو، ڕیشێکی ماش و برنجی جوانی هەبوو، مێزەر و جلۆی لەبەر بوو، خوێندەوار و ڕۆشنبیرێکی تێگەیشتۆ بوو. من بۆ یەکەم جار لە کتێبخانەی مەلا دابینیم جگە لە کتێبی فارسی و عەرەبی ئاینی، کتێبی تری فەڕەنسی ئینگلیزی تیا بوو. دیارە ئەو زمانانەشی دەزانی دیار بوو قازی محەممەد لە بیر و باوەڕێکی زۆر فراواندا دەژیا، چونکە ئەو کاتە لای مەلا و کۆڕی مەلایان کەسێک گۆڤارێکی بخوێن نایەتەوە بە کافردا دەنرا. زۆر بەباشی ئیطلاع ئەم هەیە لەسەر کتێبەکانی، وە کتێبەکانی زۆر گرنگن، زۆر عیلمی تایە لە شەریعەت و لە قانون. لە کتێبە گرنگەکانی لە شەریعەت فەلسەفەت الشەریعە، ئەوە دکتۆراکەی بوو کە تەقدیمی ئەزهەری کرد. لە کتێبە گرنگەکانی ئەسباب و اختلافی الفقهاء ڕیسالەیەکی تری بوو لە دکتۆرا، چونکە دکتۆر مستەفا ڕەحمەت الله عەلەیه دکتۆرای هەبوو لە قانون و لە شەریعەت. لە کتێبە گرنگەکانی مەسەلەن ئەو کتێبەی کە نووسیتی لەسەر نەسخ ئیسپاتی کرد کە نەسخ نییە لە قورئان بە دەلیلی کولی ئاەتێک تەفسیری کولی ئاەتێک و مراجعەی ڕەئی مفەسیرەکانی پێشوو. وە کتێبی هەیە لەسەر قەواعیدی شەریعە، لەسەر ئوسولی قانون، لەسەر علاقە لە مابەینی منطق و قوانین وتأثير أصول فقه لا قوانين. أو إشي كدكتور مصطفى كردي كبي أرين إما لدراسات جامعي بي أرين المقارنات القانونية والشرعية باورناكم كسل عالمي عربي لإطاري أوي كمن أيزانم أوي كردبي چونك كس نبو العالمي عربي بو نوعا عمقي هبي لشريعته لقانون لبر أو مقارنة كاني زور زور فائديها بو طلبكاني لجامعي بغداد وحتى بو أستاذكاني. ساڵی 2010 بۆ مانگی 4 وەزارەتی ئەوقاف ڕەزامەندی نیشاندا کە ئێمە لە خزمەت دکتۆر مستەفا زەڵمیە کارەکانمان بکەین. هەر لە سەرەتای هاتنمانەوە بۆ لای ئەو 3 پرۆژەی گەورە هەبوو کە لە خزمەتیابین. یەکەمیانەوە بەرهەمە نوێیانەی کە نووسی بتوانین ئامادەی هەم بکەین بۆ چاپ و دواتریش بڵاوکردنەوەیان. پرۆژەی دووهەمیان کە هەبوو ئەو بەرهەمانی کە لە کۆندا نووسرابوون لە هەفتاکان و لە هەشتاکان ئەو کاتە کۆمپیوتەر نەبووە بیانێنینە سەر ئەم سیستەمە تازە بە کۆمپیوتەر ئامادەیان بکەینەوە بۆ چاپ تا لە کۆتایی یا کۆبەرهەمێکی لێ دەربچێت کە ئەوە خەونی هەموو نووسەرێکی گەورەیە بەداخەوە زۆربەی نووسەرانی کورد سەریان نایەوە و نازانیت تا ئێستا بە تەواوەتی ژمارەی بەرهەمەکانیان چەنە. بەڵام ئێمە سوپاس بۆ خواتوانیمان دکتۆر مستەفا زەڵمی کە هێشتا خۆی لە ژیان نابوو کۆبەرهەمەکەی بۆ چاپ بکەین بە زمانی عەرەبی کە 50 کتێب بوو لە 24 بەرگا بە ناوی الکامل للزەلەمی فی الشەریعە والقانون. کارێکی دیکە کە سێم کاریان بوو کتێبی کاروانی ژیانم بوو. کتێبی کاروانی ژیانم سەربردەی ژیانی دکتۆر مستەفا زەڵمیە، یادداشتەکانیەتی، بەڵام یادداشتێک پڕە لە پند وانە بۆ هەموو کەسێ، چونکە کتێبێک نییە وەکو یادداشتی زۆرێک لە خەڵکانی دیکە بێت خۆی بە پاڵەوان نیشان بدا. نەخێر ئەو هەڵەکانی ژیانی خۆی زۆر بە ڕاشکاوانە خاتە ڕوو لەوێدا پێمانەڵێ ئەوە هەڵەیە فێرتەکە ڕێگای ڕاست بگریت.
ئەوە کەوتنە فێرتەکە هەستانەوەیەکی باش هەستیتەوە بتانی بەردەوامی بدەی بە کاروانی ژیانت. مامۆستاوەتی باشە، بەڵام شەوە لە سەربانەکەی مزگەوت ئیسخادەکەی حازم حەمۆ جێبەجێکە منیش دڵم خۆش بووتم ئێستا بەلایانی کەم و نوێی پارەکە دەدا بە من. شەو لە پاش بانگی شێوان چووینە سەربانی مزگەوتەکە کات بەهار بوو، مانگە شەو بوو، 70 تمەنی لەگەڵ خۆی هێنا دانیشتین. لە ماوەی کاتژمێرێکە حازم حەمەدمان پاک کردەوە لە هەموو تاوانێکی. یەکەم جار دەستمان کرد بە نوێژی فەوتای ئینجا بۆ ڕۆژووی فەوتای ئینجا سوێنی ناحەق و هەموو گوناهێکی تر. مامۆستا دەویدەوە 70 تمەنەکەم دا بە تۆ کەفارەتی گوناهێکی منیش دەمت قبوڵم کرد و ئەوا دامەوە بە تۆ ئینجا وشەی گوناه هەر جارە شتێ بوو وەکو ئەوەی لەو ڕۆژۆی کە لەدایک بە بەبێ ئەوەی یارمەتی هەژاریان یەکێمدا ئێمە بە 70 تمەن هەموو ژیانمان پاک کرد و کردمان بە فریشتەی بەهەشت. مامۆستاش 2 تمەنی مامۆستاش 2 تمەنی دا بە من و 68 بۆ خۆی هەڵگرت. لە ساڵی 1994 ئێمە لە کۆلێژی یاسا لە زانکۆی سەلاحەدین بە سەرپەرشتی دکتۆر سعدی بەرزنجی ڕەحمەتی خوای لێبی ماجستێرمان کردەوە و ئەو دەمە تەبعاً قات و قوڕی بوو، مامۆستایەکان زۆریان چوو بوونە خارج و زۆر پێویستمان بە مامۆستا بوو. دکتۆر سعدی بەرزنجی تەکلیفی لە من کرد، گوتی بەعتیباری ئەوەی تۆ ناسیاریتان هەیە لەگەڵ مامۆستای بەڕێز دکتۆر مستەفا زەلمی، بەلکی داوای لێ بکەی تەکلیفی لێکەی بێتەوە، یان عەلەلاقەل هەفتەیە ئەگەر ڕۆژێک بێ دەرسێکمان بۆ برێتەوە، ئێمە مەمنونیە بین و هەرچی پێشمان بکرێ بۆ یەک. ترەوە بۆ ئەو دەمە دکتۆر مستەفا نەهات. دوای 96 کە بە خزمەتی گەیشتمەوە گوتمنی دکتۆر بۆ نەهاتی؟ گوتی وەڵا من فەرمانبەرم لە سەرۆکایەتی جمهوری، اعتبار ئەو ئوستاز بوو لە کولەی سەدام للحقوق و ئەم کولێش تابعی ڕیاسەتی جمهوری بوو. تیبە من ناکرێ بێمە هەولێر و بێمەوە، چونکە یعنی پرسیارم لێ ئەکەن و چینە تووسی مەسئولیەت ئەبم. ئەتر دوای 96 من هات چۆی بەغدام پێدا بۆ سرم لە دکتۆرەدا و ئیشمان هەبوو، جار ڕسائلی دکتۆرا ماجستێریشمان بۆ ئەبردتر مەلاحەزاتی لەسەر ئەنووسی، بەڵام یعنی قەت دڵی وانەرم نەبوو بێتەوە هەولێر. تا ساڵی 2007 من و بەڕێز دکتۆر محەممەد شەریف لێرە کۆربەندی هێزری ئیسلامیمان دانا و ڕۆژێکیان لەگەردنم دکتۆر محەممەد شەریف مناقەشەمان کرد، گوتم شتێک بکەین، ینی چەند سیمینارێک چەند محازەرەیەک و دکتۆر مستەفا زەلمی بینەوە لە هەولێر ئەو مەسائل تەلاقی سێ بە سێ و ڕۆلی ئافرەتان و زۆر شتی تر ئیشکالە لە لای مامۆستایەکانی ئاینی و لە لاو زانایەکان. کتێبێکم لە ژێر دەسایە دایەنێم بە ناوی نەخۆشی دەرونیەوە کە بە عەرەبی پێ ئوترێ قەلەق. لە چەند سەرچاوەیەکە دۆزیمەوە کە ژن لە پیاو عاقڵترە و ژن لە پیاو زیرەکترە. ولەبەر ئەوەیە کە عیلم ئیسپاتی کرد کە دەماغی ئینسان دوای تەحلیلاتێکی زۆر عولەما بۆیان دەرکەوت کە ئافرەت لە دەماغیا 2 فەس هەیە، بە عەرەبی پێ ئوترێ فەس، نازانم چۆنی تەرجەمەکەم بە کوردی، کە ئەم 2 فەسە ئەمە مەستەر و هۆی فیکرکردنەوە و لە یەکدانەوەیە. ئافرەت 2 فەسی هەیە، بەینەما پیاو 1 فەسی هەیە. لەبەر ئەوە
ژل زۆرتر تووشی نەخۆشی دەرونی ئەبێ چونکی هەموو شتێک ئەبینێ یا ئەیبیسێ یا ئەیخوێنێتەوە زۆر زۆر بە وردیشی ئەکاتەوە ئیتر لەو وردکردنەوە لە شتا لەبەر ئەوە دائیمە نەخۆشی دەرونی لای ئافراد زۆرترە لە پیاو. پڕۆفیسۆر زەڵمی وەک نووسەرێکی ناسراوی جیهانی ڕۆڵی گرنگی گێڕاوە لە دانانی مەنهەج و ژێدەر بۆ کۆلێژەکانی یاسا لە بەکالۆرۆسەوە بگرە تا دەگاتە دکتۆرا و کتێبەکانی لە ناسراوترین زانکۆکانی جیهانی ئیسلامی بووەتە سەرچاوەی خوێندن. زیاتر لە 50 کتێبی لە بوارەکانی شەریعەت و یاسا نووسیوە و زیاتر لە 10 ناونیشانی زانستی پێبەخشراوە لەگەڵ چەندین خەڵات لە ناوە و دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق. لە ساڵی 1975 لە فقهی بەراوردکاری لە زانکۆی ئەزهەری میسر دکتۆرا وەردەگرێت. ساڵی 1970 دەبێتە مامۆستای یاریدەدەر و ساڵی 1985 وەک مامۆستای زانکۆ لە بەغدا وانە دەڵێتەوە و ساڵی 1970 پلەی پرۆفیسۆری پێدەبەخشرێت. ماوەکی زۆر پێکەوە مامۆستا بووین لە زانکۆی بەغا پاشان کە هاتە هەولێر چوومە سەردانی وتی هاتوون داوان لێکردووم چەند بابەتێک لە شریعەتی ئیسلامی وەکو محازەرە بە قوتابیانی ئێرە پێشکەش بکەم. پاش ئەوە ڕۆژێکی تری پێیوتم وتی لەم ماوەدا پەیوەندیان پێوە کردووم بۆ مانەوە لە هەرێمی کوردستان. لەو کاتەدا بوو کە خوا لێ خۆش مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕس کۆچی دوایی کردبوو لە بەغا داوایان لە دکتۆر مستەفا زەڵمی کردبوو ببێ بە مفتی عێراق لە جیاتی ئەو، بەڵام عەزری خواسته بوو. لەو کاتەیە کە هاتە ئێرە داوای لێکرا ببێ بە مفتی لە هەرێمی کوردستان. کە وەفاتی کرد من حەزم ناکرد بیبینەوە چون لێرە مەقبەرەی کردووە، مەقبەرەی کردووە، حەساری کردووە، حاضری کردووە، نانێشتی تر نازانوێت چی بوو. وتم هەر خۆمەکشم نانم بیبەنەوە، وتی هەرە بێ بیبینەوە. ئیتر ناسیا و برادەر و خزم و هەموو تێکەوتنەرە بیترەوە بردمانەوە، بەڵام زۆر زۆر پەشیمانم لەوەی کە بردومانێتەوە ئەوێ دکتۆر. بە عەقلی من جێەکەی زۆر زۆر ناخۆشە و بەتەنیایە. بەڵام مەڵبەندێکمان بۆ کردووە ئیشەڵڵا تەعویزی ئەوەی بۆەکەین کەوا بە خۆشی لەوێ بێ و هەچی ئەو گوڵانەش کریوێتی هەچی حەزی لێتی لەو ماڵە هەمووی ئەبەمە ئەوێ بۆ ئەو بۆی دانێم لە مەڵبەندەکەی لە خودماڵە. ئەمە شوێنی نزرگای دکتۆر مستەفا زەڵمیە بە تاو نەبووە لە قۆناغی کۆتاییایە. لە ڕۆژی 4 حوزەیرانی 2016 لە هەولێری پایتەختی کوردستان مۆمی کاروانی ژیانی پرۆفیسۆر مستەفا ئیبراهیم زەڵمی کوژایەوە و لە ناحیەی خورماڵ بە خاک سپێردرا. هیچی ترمان نەماوە وەریە